زانا و ڕێبەر و ئابووریناس و کۆمەڵناس عەبدوڕەحمان قاسملۆ لە ساڵی 1930 لە شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە پاش ڕووخانی کۆماری مەهاباد دەستی بە چالاکی سیاسی کردووە. لە فەڕەنسا و ئێران و جیکۆسلۆڤاکیا خوێندوویەتی. نەوە زمانی جیهانی زانیوە و ڕوانامەی لە ئابووری و سیاسەتدا بەدەستێناوە. چەندین کتێب و نامیلکەی لەبارەی دۆزی کوردەوە نووسیوە. سەرەتا کۆمەڵەی خوێندکارانی کوردی لە ئەوروپای دامەزراندووە. دواتر گەڕاوەتەوە ئێران و بووە بە سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. قاسملوو 33 ساڵ لەمەوبەر لە ساڵی 1989دا کاتێک لە شاری ڤیەنی پایتەختی نەمسا ئامادەی گفتوگۆیەک بوو بۆ ئاشتی لەگەڵ وەفدێکی ئێراندا لەلایەن وەفدەکەوە تیرۆر کرا. لەسەر گۆڕەکەی نووسراوە کە من مردم کورد نامرێ.